سیامەند سابر ئەڵڵا کەرەم قادر لە ساڵی 1970 لە شارباژێر لەدایک بووە. ئێستا لە سەید سادق نیشتەجێ. پیشەی ئێستای مامۆسای و کارگێڕی ئەنجومەنی سەید سادقی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1996ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی دیپلۆمە لە ساڵی 2004. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانەی پێشتر هەیبوون. یەکەم پێشمەرگە بووە لە هێزی بەدر لە ساڵی 2000 بۆ 2003. دووەم ئەندامی لقی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە لە ساڵی 1998 بۆ 2004. سێم پێشکەشکاری بەرنامەی وەرچەرخانی ڕێکخراوی قوتابیان بووە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ لە خوڕماڵ لە ساڵی 2001 بۆ 2003. چوارەم بەرپرسی کەرتی سەید سادقی مامۆسایانی کۆمەڵ بووە لە ساڵی 2005 بۆ 2014. پێنجەم کارگێڕی ڕاگەیاندن و هەڵبژانی ئەنجومەنی سەید سادقی کۆمەڵ بووە لە ساڵی 2015 بۆ 2021. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تێدا کردووە. یەکەم بەشداریکردن لە خولی سەرەتایی فێربوونی کۆمپیوتەر لە ساڵی 2003. دووەم بەشداریکردن لە خولی پەرەپێدانی توانای مرۆیی سەنتەری کوردۆنیا لە ساڵی 2010. سێم بەشداریکردن لە خولی هۆشیاری شەرعی لە مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵ لە ساڵی 2011. چوارەم بەشداریکردن لە خولەکانی مەکتەبی ڕایەنان و گەشەپێدانی کۆمەڵ لە ساڵی 2018. شارەزایی و لێهاتووی هەیە لە زمانی عەرەبی. چالاکی و ڕۆشنبیری و کەلتوری نووسین بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕوانەوتنەوە بەشدار بووە لە چالاکی ساڵانەی قوتابخانەکان. پەیامی پاڵەوراو بۆ دەنگدەران وەرن پێکەوە لەژێر دروشمی دادگەریدا کۆتایی بە ستەم و گەندەڵی بهێنی.